ماوەی 92 ڕۆژە ڕۆژنامەنووس سلێمان ئەحمەد لەلایەن ئاسایشی دهۆکەوە لە دەواازەی فیشخابور دەستگیر کراوە بێسەر و شوێنە. دوای هەوڵێکی زۆر و وەرگرتنی بڕیاری دادوەر، بەڵام ئاسایشی دهۆک ڕێگرە لە تیمی پارێزەران تا چاویان پێی بکەوێت. سلێمان ئەحمەد دوای مانەوەی بۆ ماوەی 25 ڕۆژ لە ڕۆژئاوای کوردستان دەگەڕێتەوە باشووری کوردستان. پرسیارەکە لێرەدا ئەوەیە: ئەگەر سلێمان ئەحمەد جێی گومان بوو، بۆچی ڕێگەیاندا دەرباس بێت و دواتر لە گەڕانەوەیدا دەڕفێنرێت؟ بۆچی ئاسایشی دەواازەی فیشخاپور لە ماوەی ئەو سێمانگی کە سلێمان ئەحمەد داوای مۆڵەتی کردبوو لێکۆڵینەوەیان لەسەر نەکردبوو؟ داواکارین لە هەمووان بە یەک دەنگ پشتیوانی لە ئازادی و ئازادی ڕادەربڕین بین. داوای وەستاندنی نادادیەکان و دەستێوەردان لە یاسا بکەین لەلایەن خێڵ و بنەماڵەوە. بەشێک لە ڕۆژنامەنووس و هاوکارانی سلێمان ئەحمەد داوا لە ڕێکخراو نێودەوڵەتی و نێوخۆیەکان دەکەن بێنە دەنگ لە ئاسکبکردنی دەنگی ئازاد و ئەو دەستدرێژیانەی بە پاساوی جیاجیا ڕۆژنامەنووسان و چالاکوانانی پێ دەستگیر دەکرێت. ئاسایشی دهۆک بۆ خۆی 6 ڕۆژ دوای دەستگیرکردنەکە لە سیویەکی دەدا باز لەوە ئەکا کە سلێمان ئەحمەد چارەنووسی نادیار نییە، بەڵکو لە لای ئێمە زیندانە. لە دوای ئەو بەروارەوە ئێمە تیمێکی پارێزەرانمان پێکهێنا. تیمە پارێزەرەکە سەردانی ئاسایشی تحقیقی دهۆکمان کرد. ئاسایش حاکمی ئاسایش بڕیاری دا کە ئێمە بە نووسراوی ڕەسمی، ئەمە قەراری حاکمە، بەم قەرارە ئاسایش ڕێگەی حاکمی ئاسایش ڕێگەی دا کە ئێمە بچین چاومان بە سلێمان ئەحمەد بکەوێت. ئەوە قەرارەکەی حاکمە. لە دوای ئەوەی کە حاکم قەراری دا، ئێمە سەردانی ئاسایشمان کرد، بەڵام ئاسایش پێی ڕاگەیاندین کە سلێمان ئەحمەد لێرە نییە. سلێمان ئەحمەد لە بەشی عەرەبی ئاژانسی ڕۆژنیوز کاری کردووە و لە 25 دەی ساڵی ڕابردوو لە کاتی گەڕانەوەی بۆ کوردستان لە دەواازەی فیشخابور دەستگیر کراوە و تا ئێستاش چارەنووسی نادیارە و ڕێگە بە کەسوکار و تیمی پارێزەرانی نەدراوە کە چاویان پێی بکەوێت. ڕامیا عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.